نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. بانگەوازی وەحشی. وەک چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام پەرۆشی هیدایەتی ئەبوو تاڵیبی مامی بوو تا بڵێی بەتەنگ ئەم بابەتەوە بوو. هەر بەو جۆرەش بەرامبەر هیدایەتدانی وەحشی، ئەو وەحشەی کە بکوژی مامی پێغەمبەر و شێری خوا بوو، هەمان پەرۆشی دەنواند و جار لە دوای جار سوربوونی خۆی دووپات دەکردەوە. ئەمەش دیوی ناوەوەی ئەو ڕووداوەیە کە مێژوو تۆماری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم وەحشی بکوژی مامی بۆ سەر ڕێگەی ڕاست داوەت دەکات. بۆ ئەم مەبەستەش نامەیەک دەنووسێت و بە یەکێک بۆی دەنێرێت. پێغەمبەری پێشەوا لە نامەکەدا بانکێشتی وەحشی دەکات تا بێت و ئیمان بهێنێت. وەحشیش وەڵام نامەیەک دەنووسێ و بەو کەسەدا کە نامەکەی بۆ هێناوە دەینێرێتەوە. لە نامەکەدا ئەم ئاەتە پیرۆزەی خوارەوە نووسراوە: والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا. ئەوانەی هیچ جۆرە پەرستراوێک لەگەڵ خوادا ناپەرستن، دەستیشیان ناچێتە ئەو گیانەی کە خوا حرامی کردووە مەگەر بە حەق و ڕەوانە بێ. هەروەها توخنی زیناژ ناکەون. جا هەر کەس ئەو کارە خراپانە ئەنجام بدات ئەوە تووشی سزا و ئازار و ڕیسوایی دەبێت. لە قیامەتیشدا ئازار و سزای بۆ چەند بەرامبەر دەکرێ و دەبێت بە زەلیلی و خەجاڵەتی و شەرمەزاریەوە بۆ هەتایە ژیانی تێدا بەرێتە سەر. وەحشی لەژێر ئاەتەکەدا نووسینی ئەم چەند دێڕەشی فەرامۆژ نەکرده بوو: تۆ بۆ ئەوە بانگم دەکەیت کە موسڵمان ببم، بەڵام من هەموو ئەو گوناهانەم ئەنجام داوە کە لە ئاەتەکەدا باس کراون. لەناو کوفردا ژیاوم و زینام کردووە. سەرباری ئەمانە بیلبلەی چاوت و مامی لە دڵا شیرینیشتم کوشتووە. جا ئایا کەسێکی وەک من شایانی لێخۆشبوون دەبێت تا منیش بێم و مسلمان بم؟ لە بەرامبەر ئەمەدا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم نامەیەکی تری بۆ دەنێرێت. ئەم جاریان لە نامەکەدا ئەم ئاەتە دەنووسێت: إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما. بەڕاستی خوا هەرگیز لەوە نابورێ کە هاوبەشی بۆ بڕیار بدرێ، بێجگەلەوە لە هەموو گوناهێکی تر دەبورێ بۆ هەر کەس کە خۆی ویستی لێبێ. وەحشی ئەم جارەش بەوە وەڵامی دەداتەوە کە لێخۆشبوونی ناو ئاەتەکە بڕاوە و یەکلایی نییە و بەجێ هێڕراوە بۆ ویستی پەروەردیگار. دوا بەدوای ئەمە پێغەمبەری شەفەقەت بۆ جاری سێم نامەی بۆ دەنێرێتەوە و تیایدا ئەم ئاەتە دەنووسێت: قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. بڵێ ئەی ئەو بەندانم کە دژ بە نەفسی خۆتان سنوورتان بەزاندووە، ئومێد بڕاو مەبن لە ڕەحمی خوا، چونکە خوا لە تەواوی گوناهەکان دەبورێت. بێشک ئەو زۆر بەخشندە و بەبەزەییە. ئیدی لە دوای ئەم ئاەتە وەحشی دێت و بەیعەت بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم دەدات. لەوە بەدووە ئەویش لە ڕێزی هاوڵە بەڕێزەکان هەژمار دەکرا و بەبێ زیادکردنی دەستەواژەی ڕەضی الله عنه ناوی دەبرا. بەڵام هەر چۆنێک بێت دوجار ئەو بکوژی حەزرەتی حەمزە بوو، نەخۆی ئەمەی لەبیر دەکرد نە دەوروبەرەکەشی. لەوانە بوو وەحشی ڕەضی الله عنه لە دوا ڕۆژدا لەسەر ئەم تاوانە سزا نەدرایە، چونکە ئەو ڕۆژەی ئەو کارەی ئەنجامدا بوو هێشتا مسلمان نەبوو بوو. بەهاتنە ناو ئیسلامیشەوە خوای گەورە لەسەر جەم گوناهەکانی پێشووی خۆش ببوو. ئەو لەم ڕۆوە بەختەوەر بوو. بەڵام ئەو کەسەش کە ئەم دەستی چوو بە خوێنیەوە حەزرەتی حەمزە بوو. ئەو حەمزەیەی کە پێشتر مرۆڤێکی ئەفسوناوی بوو، زیڕەی بە شێرەکانی بیابانیش کرده بوو.
لە بەردەم پێغەمبەری خوادا کەوتبووە سەرچۆک و تاجی مسلمانی لەسەر نابوو. ئەو لەو ڕۆوە کە لەگەڵ سەروەری هەردوو جیهاندا شیری هەمان دایانیان خواردبوو بە مەقامی برای شیری پێغەمبەری شەرەفمەند ببوو تا ئەو ڕۆژەی نەهاتبووە ئیسلامەوە حاڵی مسلمانان سەرگوزەشتەیەک بوو لە ترس. بەڵام بە مسلمانبوونی حەمزە هیممەتی مسلمانان جۆشی سند و زایاڵەی بانگەوازیان لە گوێی تەواوی دوورگەی عەرەبدا زرنگایەوە. دەی وەحشی لە سەردەمی سەرگەردانیدا دەستی چوو بە خوێنی ئەم حەمزەیەوە لە ئوحوددا ڕمە شموەکەی چەقاندبووە سینەی ئەو شێرە نەبەردە. ئەو حەمزەیەی کە بە درێژایی ژیانی لە غەیری خوا بەرامبەر هەموو شتێکی تروتویەتی نا وەختێ بەسەر ڕمەکەی سەرسینگیدا دەکەوت لایەکی تری دەهێنایە مەیدان و لەسەر شێوەی لادا دەکەوتە سەرزەوی. کاتێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەستەی پارچە پارچەکراوی دەبینی لە پەنای سەریدا دادەنیشێ و بە کوڵ فرمێسکی بۆ دەڕێژێ. ڕاستە شەهیدان نەدەشۆران، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی حەمزەی شوشت لە بری ئاویش وەک بڵێ بە شەستەبارانی ئەشکی گەشی شوشتی، ئەو ئەشکانەی کە لە ئاوی کەوسەر بە نرختر بوون. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئەو ڕادەیە بۆ حەزرەتی حەمزە گریە، بەڵام وا ئێستا بە کوژی حەمزە دەستی خوێناوی درێژ کردووە و بەیعەتی پێدەدات. جا تەماشای فراوانی ئاسۆی تەبلیغی ئەو سەروەرە بکەن، ئەوە تا دەست لە ناو ئەو دەستە دەنێ و پیرۆزبایی مسلمانبوونی لێ دەکات. جا مەگەر هەر خۆی نەبوو کە پێداگیری دەکرد لەسەر مسلمانبوونی وەحشی. پاش ئەوەی وەحشی مسلمان بوو حەزرەت خۆی لە گوێی نزیک کردەوە و ئەم موشانەی بەگوێدا چرپان. ئەگەر بکرێ زۆر خۆتم پێنیشان نەدەی، چونکە بەبینینت حەمزەم بیر دەکەوێتەوە و لەوانەیە نەتوانم وەک پێویستە فەقەتت بەڕوودا بنوێنم. ئیتر بەم جۆرە تۆ مەحکومی بەدبەختی دەبیت و منیش بە تەواوی مانە فەرمانیەتی سەرشانم بەجێ ناگەێنم. حەزرەتی وەحشی بە گیانێکی سەحابیانەوە بۆ تەنیا جارێکیش بێ ئەم خواست و فەرمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمی نەشکان. بەردەوام خۆی لە پێغەمبەری خوا بە دوور دەگرت و هەوڵی دەدا نەچێتە بەرچاوی، بەڵام هەموو خولەک و چرکە ساتەکانی لە چاوەڕوانی ئەو بانکێشتەدا بەسەر برد کە لە پێغەمبەری خواوە پێی دەگەیشت و بانگی دەکردە حزوری. لە پشت کۆڵەکەیەکەوە دەوەستا و بێدەنگ تەماشای پێغەمبەری خوای دەکرد و هەوڵی دەدا نیگاکانی بکاتە سۆمای چاوانی. لەبەرخۆیەوە هەردەیوت تۆ بڵێ ڕۆژێک بێت و پێم بفەرمێت، ئیتر دەتوانیت خۆتم پێنیشان بدەیت. لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ئەم چاوەڕوانیە جەرگ بڕەدا بوو کە هەواڵە دڵتەزێنەکەی پێگەیشت. ئیدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بوو لێمان جیابەوە. حەزرەتی وەحشی بەجارێک لە جێ خۆی تەزی بوو، چونکە ئەو ئومێدەشی لەدەستدا بوو کە هەی بوو بۆ چوونە حزوری. ئیدی حەزرەتی وەحشی ڕۆژەکانی تەمەنی هەر بەگەڕان بە دوای کەفارەتی گوناهەکەیدا بەسەر برد. تا لە کۆتاییدا جەنگی یەمامەشی هاتە پێش. هەرزوو چوە ناو سوپاکەی حەزرەتی خالید و بەرەو مەیدانی جەنگ بەڕێکەوە. ئەمە ئەو دەرفەتە بوو کە بە هیچ شێوەیەک نەدەبوو لە کیسی بدە. ئەو گەورەترین قارەمانی ئیسلامی شەهید کردبوو، دەستی چوو بۆ ئەو گوناهە سامناکەوە. هەرچەندە گوناهەکەی بەر لێ خۆشبوون کەوتبوو، بەڵام لە تاو کاریگەری ئازارەکەی ویژدانی هەر وەک دۆزەخ قەرچەی دەهات. دەی ئەمەش هەلێکە بۆی ڕەخساوە، هەلی نەناوبردنی دوژمنی هەرە گەورەی ئیسلام موسەیلەمەی کەزار. حەزرەتی وەحشی هەمان ئەو ڕمە ژەنگاویەی کە لە سینەی حەمزەی چەقاندبوو وەک یادگاریەک لای خۆی هەڵی گرتبوو، گرتیە دەست و بەرەو جەنگی یەمامە کەوتەڕێ. جەنگ دەستی پێکرد و چەندین ڕۆژ درێژەی کێشان. موسەیلەمە و سوپاکەی شەڕی مان و نەمانیان دەکرد. موسەیلەمە لە یەکێک لە ڕۆژە سەختەکانی جەنگدا بە مەبەستی هەڵاتن لە قەڵاکە دێتە دەرەوە. لەم کاتەشدا کە لەلایەن یەکێک لە پاسەوانە مسلمانەکانەوە دەبینرێت، ئەویش یەکسەر هاوار دەکاتە حەزرەتی وەحشی و دەڵێت ئەوە دوژمنی خوایە، دەیەوێ هەڵبێت. حەزرەتی وەحشی هەر کە گوێی لەمە بوو لەجێی خۆی ڕاپەڕی و پڕی کرد بە ڕمە ژەنگاویەکەیدا، وەک چۆن چەندین ساڵ پێشتر بەو ڕمە شێری خوا حەزرەتی هەمزەی شەهید کرد و ئێستا هەمان ئەو ڕمە دەچەقێنێتە سینەی دوژمنی خوا موسەیلەمەی کەزاب و لە خوێنی خۆیدا دەیگەوزێنێت. هەر کە کەوتنی موسەیلەمەی لەسەر ئەسپەکەیەوە بینی لە شوێنی خۆیدا چوە سوزدەوە، لە نێو فرمێسکەکانیدا وەک بڵێ لەگەڵ ڕۆحیانەتی پێغەمبەری خوا دەدوا و دەیوت یا ڕەسوول الله، ئایا ئێستا دەتوانم بێمە حەزورت؟ ئێمە نازانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ وەڵامێکی حەزرەتی وەحشی داوەتەوە، بەڵام چێ دەزانێ لەوانەیە ڕۆحیانەتی پێغەمبەری خوا لە یەمامە ئامادە بوو بێت و لە بەرامبەر ئەم ناڵە و نیازە پڕ لە ئینکیسارەی حەزرەتی وەحشیدا دڵی نەرم بوو بێت و وەک پیرۆزبایەک بەرامبەر بەو جوامێرەی ئەنجامی داوە حەزرەتی وەحشی لە ئامێز گرت بێت و پێی فەرموو بێ ئیتر دەتوانی بە کامی دڵوە بەرچاوم کەویت. ئێمە هیچ کام لەمانە نازانین، چونکە ئەم بابەتە
ڕەهەندی خوپێوەگرتووی ئێمە تێپەڕ دەکات. جێڕانەوەی ئەم ڕووداوەش بە مەبەستی پێشکەشکردنی بە چاوڕوونیەک بوو سەبارەت بە حەقیقەتی تەبلیغ لای پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. بەڵێ دەبینین پێغەمبەری خوا تەنانەت دەبێتە ڕەحمەت بۆ بکوژی ڕۆحێکی مەزنی وەک حەزرەتی حەمزە کە بەلایانی کەمەوە هێندەی باوکی خۆشی دەویست بە ئەندازەی برای خۆی بەدەمیەوە بوو. اینجا لە پێناو مسلمان بوونیدا چەندین ڕێگە تاقی دەکاتەوە تا ئەوەی لە کەسایەتێکی وەکو وەحشی سەحابیەک دێنێتە کایەوە. جا ئەگەر بیری تەبلیغ پارچەیەک نەبوایە لە ڕۆحی و لە فیترەتیدا ڕەجیدا نەکتا بوایە و لەگەڵ سروشتیدا یەکان گیر نەبوایە، چۆن دەکرا پێداگیری بکە لەسەر مسلمان بوونی کەسێکی وەک حەزرەتی وەحشی؟ نا، لەم پەرۆشی و خەمخۆریەدا حەقیقەتێک پەنهان بوو، ئەو حەقیقەتەی کە تەبلیغ سیفەتێکی لێجیانەبووەوەی پێغەمبەرانە عەلەیهی السەلام، هەر بۆیە نەدەکرا جیاواز دەمە ڕەفتار بکات. نوری نەمر